بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاو قوتابیانی خۆشەویست. طبعاً لە دەرسەکانی پێشتر بەندی دووەممان وەرگرت، ناونانی ترشەکان، ڕەوشت و بەکارهێنانی ترشەکان، بیردۆزەکانی ترش و تفت، هاتینە سەر کالێکەکانی ترش تفت، هاوڵ ترش و هاوڵ تفتەکانمان وەرگرت. تقریبا لە کۆتایی بەندی دووەمین بابەتەکی زۆر گرنگمان هەیە، ئەویش هاوکێژبوون یان برێن کالێکەکانی هاوکێژبوون. دائیمە پرسیاری لێ دێتەوە، ئەگەر ئەسیلەی تەمەشا بکەی زۆربەی ئەسیلە وزارەکان پرسیارە لێرە دێتەوە. مەبەستمان چیە لە کالێکەکانی هاوکێژبوون یان هاوکێژبوون؟ هاوکێژبوون وا خوێندیتمان لە پێشەوە دەرێن کالێکی ترش و تفت بۆ پێکهێنانی خوێ و ئاو، یان لێرە دەرێ بریتێ لە کالێکی نێوان ئایۆنی هایدرۆنیۆم لەگەر ئایۆنی هایدرۆکسید بۆ پێکهێنانی چ بۆ پێکهێنانی گەردەکانی ئاو. کەواتە پێناسەی هاوکێژبوون بزانە گرنگە لە ئیمتیحانی وزاری هاتیتەوە کالێکی نێوان ئایۆنەکانی هایدرۆنیۆم ئایۆنی هایدرۆکسید بۆ پێکهێنانی ئاو بریتە لە کالێکی چ کالێکی هاوکێژبوون. کەواتە هاوکێژبوون واتە کالێکی نێوان ئایۆنی هایدرۆنیۆم لەگەر چ لەگەر ئایۆنی هایدرۆکسید بۆ پێکهێنانی چ بۆ پێکهێنانی ئاو. هایدرۆنیۆم واتە H3O موجب، هایدرۆکسید واتە OH سالب. طبعا کە دەرین هایدرۆنیۆم مەبەستمان تایبەتە بە ترشەکان واتە ترش، کە دەرین هایدرۆکسید یعنی تفت وەنیا بۆ نمونە ئەلینۆز دەیگۆ ئەگەر ترش بکەینە ناو ئاو هایدرۆنیۆممان داتێ، تفت بکەینە ناو ئاو هایدرۆکسیدمان داتێ. چ دروست دەبیتن؟ ئاو دروست دەبیتن، یان برین گەردەکانی ئاو دروست دەبیتن. کەواتە ئەوەی کردیتە هەڵبژاردن پێناسەکەی کالێکی نێوان ئایۆنی هایدرۆنیۆم ئایۆنی هایدرۆکسید بۆ پێکهێنانی ئاو بریتێ لە چ بریتێ لە هاوکێژبوون. طبعا دەمانگۆ لە کالێکی نێوان ترش و تفتەکان چ دروست دەبیتن؟ خوێ و ئاو دروست دەبیتن. خوێ چییە؟ خوێ ئاوێتەیەکی ئایۆنیە، دەمانگۆ ئاوێتە ئایۆنیەکان دوو جۆرمان هەیە، خوێیەکان لەگەر چ لەگەر تفتە بەهێزەکان. کەواتە خوێ ئاوێتەی ئایۆنیە پەیدا دەبیت لە کەتایۆنی تفت لەگەر چ لەگەر ئەنایۆنی ترش. ئامزانە پێناسەی خوێیەکەی لۆت کردیە لێرە دەرێ خوێ چییە؟ ئاوێتەی ئایۆنیە. لە چ دروست دەبیت؟ کەتایۆنی تفت، یعنی بەشی موجەبی تفت، کە دەرێن کەتایۆن یعنی بەشی موجەب لەگەر چ ئەنایۆنی ترش. ئەنایۆنی ترش چ یعنی بەشی سالبی ترشەکە. یەک دوو نمونەمان دایتە تو لەسەر خوێ یان ڕێگە لەوەی خوێیەکان بناسیەوە، تقریبان ڕێگەکی باشە لۆ ناسینەوەی. مامۆستا ترشەکان بە زۆری ئێچیان لەگەرە، تفتەکان بە زۆری ئۆیەچیان لەگەرە، بەڵام کە دەبیتە خوێ تەمەشا دەکەین ئێچ و ئۆیەچەکە نامینێتن. ئێستا بۆ نمونە کلۆریدی سۆدیۆممان هەیە، خوێ لە چ دروست بووە؟ لە کەتایۆن، تفت لەگەر چ ئەنایۆن ترش. ئامزانە دائیمەن دوای دێنە سەرێ ئەوە دەبیتە تفتەکە بە زۆری لە زۆربەی نمونونەکان، یەک دوو نمونە نەبی ئەوە دەبیتە چ دەبیتە ترشەکە. کەواتە لێرە تفتەکەمان بۆ نمونە NaOH، هەروەها ترشەکەمان چییە؟ HCl. کەواتە خوێ لە چ دروست دەبی مامۆستا؟ کەتایۆن لەگەر ئەنایۆن. ئەنایۆنەکە بە زۆری دەکەتە لای ڕاست، وەکو گوتمان یەک دوو نمونە نەبیت، سرکات، فۆرمات، عکس دەبیتەوە، کەتایۆنەکە دەچیتە لای ڕاست، ئەنایۆنەکە دێتە چ لای چەپ. ئەگەنا بە زۆری خوێیەکان کەتایۆن موجەب لە لای چەپ، سالب لە لای ڕاست، واتە تفتەکە لێرە ترشەکە دەکەویتە چێندەر دەکەویتە ئێرە. پرسیارە لە وزاری هایتەوە دەرێ ئەو ئاوێتەی لە هاوکێژبوون پەیدا دەبیت چییە؟ طبعا لە کالێکی هاوکێژبوون گوتمان چمان لۆ دروست دەبیت؟ ئاو. لە کالێکی نێوان ئایۆنی هایدرۆنیۆم لەگەر ئایۆنی هایدرۆکسید چ دروست دەبیت؟ ئاو. کەواتە ئەو ئاوێتەی لە هاوکێژبوون دروست دەبیتن بریتێ لە چ H2O. HNO3 نەخێر مامۆستا، HNO3 ترشەوانە کالێک دەکەن، CaOH باتی دووبارە تفتە کالێک دەکات، H3PO4 بە هەمان شێوە ترشە، بەڵام چ دروست دەبیتن لە هاوکێژبوون؟ مامۆستا لە هاوکێژبوون ئاو دروست دەبیت، کالێکی نێوان هایدرۆنیۆم لەگەر هایدرۆکسید بۆ پێکهێنانی چ بۆ پێکهێنانی ئاو. کەواتەوە پێشەکێک بوو لەسەر چ لەسەر کالێکەکانی هاوکێژبوون. با بچین هەندێک نمونە وەربگرین. طبعا ئەو نمونانەی لێرە هەیتمان ترش و تفتەکە دەداتێ دەرێ کالێکەکە لۆمان تەواو بکات. طبعا کالێش و ترش و تفت وەکو باسمان کرد لە سەرەتای بەندەکە چ دروست دەبیتن؟ خوێ و ئاو دروست دەبیتن. دەمانگۆ کاربۆنات نەبی، کاربۆنات نەبیت، ئەگەر تفتەکە کاربۆناتی تێدا و بۆ نمونە NaHCO3 بۆ نمونە CaCO3 بۆ نمونە Na2CO3 کاربۆناتی تێدا بوو لەگەر خوێ و ئاوەکە CO2 دروست دەبی، ئاگدار بە ئەوە گرنگە. ئەگەنا بەگشتی دەرێن کالێکی ترش و تفت بۆ پێکهێنانی چ بۆ پێکهێنانی خوێ و هاو. ئەوجە لێرە ترش و تفتەکەی دایتەمە دەرێت چمان لۆ بکە، دەرێت کالێکەکەم لۆ تەواو بکە، ئایۆنە هاوکێشەی پەتی لەگەر ئایۆنی سیرکەر بنووسە. ئەمزانە پرسیاری کتابەتە، پرسیاری 32 وتمان وانە گرنگە دایمەن پرسیاری لێدێتەوە. ئەم کالێکی هاوکێشبوونانە مەبەستی ئەوانەیە کەتیتە وەرەقەکەی تر تەواو بکە، هەروەها ئایۆنە هاوکێشەی گشتی، ئایۆنە هاوکێشەی پەتی، ئایۆنە سیرکەرەکان دیاری بکە.
زانە ئەو کالێکانەمان هەیە دووسێ نمونەما وەرگرتیە لە کتاب نمونەی زۆر تێدایە لە کالێکی هاوکێشبوون لە نێوان ترش و تفت دەرێ ئەم کالێکە تەواو بکە ئایۆنە هاوکێشەی پەتی لەگەر ئایۆنی سیرکرد دیاری بکە هەروەها ئایۆنە هاوکێشەی چ ئایۆنە هاوکێشەی گشتیش بنووسە. طبعاً لێرە پرسیار لێ دێتەوە گرنگە پرسیارەکانیش دائیمەن یان سیرکرد دۆ دەکاتە هەڵبژاردن یان ئایۆنە هاوکێشەی پەتی دۆ دەکاتە هەڵبژاردن یان خوێیەکەت دۆ دەکاتە هەڵبژاردن. هەندێک جاری شەیە خوێیەکەت دەداتێت دەرێ لۆ بیگەڕێنەوە سەر ترش و تفتەکە. ئێستا لێرە ترش و تفتەکەمان هەیە طبعاً کالێکی جووتە گۆڕینەوەیە دەتوانین وا برین نزیک و نزیک یەک دەگرن نزیک و نزیک یەک دەگرن دوور و دوور یەک دەگرن یان چ دروست دەبی مامۆستا خوێ و ئاو دروست دەبی نووسینی کالێکەکان ئاسانە ئەوە ئاوەکەت نووسی ئێشتۆ خوێیەکەش NA لەگەر کلۆر مامۆستا دەبیتە NaCl هاوکێشەکە ئەگەر تەمەشا بکەین هاوسەنگە کلۆر یەک لەوێژەیە کە سۆدیۆم یەک لەوێژ یەکمان هەیە هایدرۆژین دوومان هەیە لەوێژ دوومان هەیە ئۆکسجین یەک کەواتە کالێکەکە هاوسەنگە کە هاوکێشەکەت نووسی هاوسەنگت کرد ئەوەی گرنگە دۆخەکەی دیاری بکەیت. طبعاً ئەو خوێی کە لێرە دروست دەبیتن ئەوە مادەی شلە لیکوید ئەو خوێی کە لێرە دروست دەبیتن یان سۆلیدە مادەی ڕقە یان ئەکوایە بە پێی ڕێساکانی بەندی یەکەم دەبی دیاریکەی ئەوە لێرە ئەکوایە لۆ ئەکوایە لە بەرەوەی سۆدیۆمی تێدای کەواتە خوێیەکەمان دەبیتە چ دەبیتە ئەکوا کەواتەوە دۆخەکەمان دیاری کرد. لەبەر ئەوەی خوێیەکەت ئەکوایە کەواتە خوێیەکە لێرە دەبیتە چ دەبیتە سیرکرد یعنی ئێستا بنووسین ئایۆنی سیرکرد چییە لێرە دەرێ مامۆستا ئەوە سیرکەرە ئەوە دەبیتە چ دەبیتە سیرکرد یعنی سیرکرد دەبیتە Na موجب لەگەر چ لەگەر Cl سالب کەواتە شێوەک لە شێوەکانی پرسیار کە لۆ دێرە دێتەوە دەرێ ئەگەر ئەو ترشە لەگەر ئەو تفتە کالێک بکە ئاوە گیراوەی ترشی هایدرۆکلۆریک لەگەر ئاوە گیراوەی هایدرۆکسیدی سۆدیۆم کالێک بکە ئایۆنی سیرکرد چییە مامۆستا لەبەرەوەی خوێیەکەمانە کوای یعنی خوێیەکە دەبیتە سیرکرد یعنی Na موجب لەگەر Cl سالب دەبیتە چ دەبیتە سیرکرد. ئەگە بیکەینە ئایۆنە هاوکێشەی گشتی ئایۆنە هاوکێشەی گشتی یعنی ئەوانە لێک جیا بکەوە لەبەرەوەی ئەکوایە ترشە مامۆستا H موجب یان بنووسین H3O موجب زائیدەن Cl سالب ئەوەش لەبەرەوەی ئەکوایە کەواتە ئەوش لێک جیا دەبیتەوە دەبیتە Na موجب یعنی کەتایۆن لەگەر چ لەگەر هایدرۆکسید کەواتە مامۆستا ئایۆنە هاوکێشەی گشتی یعنی ئەوانەی ئەکوانە لە یەکتری جیا بکەوە بیکە ئایۆن. بەرهەم چمان هەیە خوێیەکەمان دووبارە ئەکوای لێشی جیا دەکەینەوە Na موجب زائیدەن چ زائیدەن Cl سالب ئاوەکە مادەی شلە وەکو خۆی دەنووسین ئاگدار بە مادەی شلت هەیە مادەی ڕقت هەیە مادەی گازت هەیە نایکەیە ئایۆنێکی جیا ناکەیەوە وەکو لە سەرەتا وەکو تێبینی پێتمانگۆ طبعاً لێرە هایدرۆژینەکە مانگۆڕیە لەبەرەوەی کردمانە هایدرۆنیۆم لەوەی هاوسەنگ بیتنەوە دووەکم لێرە دانا. ئێستا لێرە گوتمان سیرکەرە کە دەرین سیرکەرە یعنی دەڕوا نامینێت نەگۆڕایە Na موجب کارکردوو بەرەمات و Cl سالب کارکردوو بەرەمات و کەواتە چما بهینە خوارێ دەبیتە پەتی ئەلێرە چماوە مامۆستا OH سالب ئەلێرە چماوە مامۆستا H3O موجب لەبەر هەم چماوە ئاوەکەما 2H2O کەواتە ئەو هاوکێشەی لێرە نووسیمانەوە دەبیتە چ دەبیتە ئایۆنە هاوکێشەی پەتی کەواتە ئەگەر ئەو ترش و تفتە کالێک بکات خوێیەکە بزانە گرنگە مامۆستا چ دروست بوو NaCl واتە کلۆریدی سۆدیۆم دەکرێت پێت برێتن لە کالێکی نێوان ئاوەگیراوی ترشی هایدرۆکلۆریک هایدرۆکسیدی سۆدیۆم خوێیەکە چییە کلۆراتی سۆدیۆم کلۆریتی سۆدیۆم کلۆریدی سۆدیۆم بکاتە شێوەی هەڵبژاردن مامۆستا کلۆریدی سۆدیۆم NaCl لە کالێکی نێوان ئاوەگیراوی ترشی هایدرۆکلۆریک هایدرۆکسیدی سۆدیۆم ئایۆنی سیرکرد چییە مامۆستا خوێیەکە دەبیتە سیرکرد لەبەرەوەی ئەکوایە دەبیتە سیرکرد ئەوجا کە دەرێ بە خوێیەکە مەبەستم Na موجب لەگەر Cl سالبە ئایۆنە هاوکێشەی پەتی چییە H2O موجب OH سالب دەبیتە چ دەبیتە 2H2O کەواتە لێرە ئاگادار بە تێبینیە گرنگەیە ئەگەر ترش و تفت کالێک بکات خوێیەکە تواوە بیت هەموو جارێ ئەوە ئایۆنە هاوکێشەی پەتیە H2O موجب OH سالب دەبیتە چ دەبیتە 2H2O باوەکو تێبینی ئەلێرە لۆت بینووسین تێبینی لە کارلێکی ترش تفت ئایۆنە هاوکێشەی پەتی بریتیە لە H3O موجب زائیدەن OH سالب 2H2O بەمەرجێک
خوێیەکە تواوە بێت بە مەرجێ خوێیەکە تواوە بێت ئەکوا بێت کەواتە ئەگە ترش و تفتەکمان هەبی کالێک بکاتن خوێیەکەمان تواوە بوو ئەو کاتی ئایۆنە هاوکێشەی پەتی دەکاتە چ دەکاتە ئەو کالێکە. نمونەی دووەم بە هەمان شێوە ترش و تفتە بەس ترشەکە لێرە ترشی هایدرۆکلۆریک بوو لێرە ترشی نایتریکە تفتەکە هایدرۆکسیدی سۆدیۆم و لێرە کردیتە هایدرۆکسیدی کالسیۆم. ئێستا ئەومان هەیە دەرێ کالێکەکەمان لۆ تەواو بکە ئایۆنە هاوکێشەی گشتی بنووسە ئایۆنە هاوکێشەی پەتی بنووسە ئایۆنی سیرکرد دیاری بکە گوتمان دووبارە لەبەرەوەی ترش و تفتە کالێکی جووتە گۆڕینەوە خوێ و ئاو دروست دەبی نزیک دوور و دوور یەک دەگرین کەواتە ئەگە بەرهەمەکەی بنووسین دەنووسین چێ مامۆستا CaNO3/2 زائیدەن چ زائیدەن H2O ئەوە نووسیمان کەواتە خوێیەکەمان لێرە چییە خوێیەکە مامۆستا نیتراتی کالسیۆم ناو لەگە شێوەکەی بزانە نیتراتی کالسیۆم لەسەرێ گوتمان کلۆریدی کالسیۆم کلۆریدی سۆدیۆم عفو نیتراتی کالسیۆم ئەگەر هاوسەنجی بکەین طبعا لێرە کالسیۆم یەکە لێرەش یەکە هاوسەنگە نیترات NO3 لەگەر یەک وەری دەگرین یەکمان هەیە مەرێسەیە لێرە دووە کەواتە لەوەی ببیتە دووەکم لێرە دانا هاوسەنگم کرد هایدرۆژینەکە بووە 4 لەوێ دووە ئەوەش لێرە دوومدانە کەواتەوە هاوکێشەکەمان بەرهەممان نووسی هەروە هاوسەنگمان کرد گوتمان لە هەمووی گرنگتر دۆخەکەیە دۆخی ئەوەی دیاریکە مامۆستاوە هیچ ئەوە مادەچی شلە دۆخی وەی دەبیتە چ دەبیتە ئەکوا لۆ ئەکوایە بە پێی ڕێساکان لەبەرەوەی نیتراتی تێدایە کەواتە دەبیتە چ دەبیتە ئەکوا کەواتە دۆخەکەمان دیاری کرد لەبەر ئەوەی خوێیەکە تواوەیە ئەکوایە یعنی هەم سیرکرد هەیە هەم پەتیت هەیە سیرکرد چییە با ئایۆنە هاوکێشەی گشتی نەنووسم مامۆستا CaNO3/1 ئەوە دەبیتە چ دەبیتە ئایۆنی سیرکرد ئایۆنی نابەشدار ئایۆنی سیرکرد لەبەر ئەوەی چییە لەبەرەوەی تواوەیە کەواتە گوتمان ئەگە سیرکەرمان هەبوو ئایۆنە هاوکێشەی پەتی هەموو جارێ چییە مامۆستا H3O موجب زائیدەن OH سالب دەبیتە چ 2H2O کەواتەوە دەبیتە ئایۆنە هاوکێشەی پەتی هەمان هاوکێشە لەبەرەوەی خوێیەکە لەسەرێ تواوە بوو لێرەش تواوەیە یعنی خوێیەکە سیرکەرە ئەدی پەتی دەبیتە چ دەبیتە ئەو هاوکێشەی کە ئایتمان کەواتە ئەو تێبینە بیزانە ئاگدار بە گرنگە ئەگە ترش و تفتە کالێک بکاتن خوێیەکەمان تواوە بیتن ئەوە ئایۆنە هاوکێشەی پەتی H3O موجب زائیدەن OH سالب دەبیتە 2H2O هەروەها خوێیەکەش دەبیتە چ دەبیتە سیرکرد نمونەکەی بنەوە لەگەر ئەو دوو نمونەی سەرێ فەرقی هەیە دووبارە هە ترش و تفتە بۆ نمونە ترشی گۆگردیک هەروەها هایدرۆکسیدی چ هایدرۆکسیدی باریۆم کالێک دەکاتن لەبەر هەم دووبارە خوێ دروست دەبی لەگەر ئاوەکە بۆ نمونە ئەو دووەمان هەیە مامۆستا H2O خوێیەکەش ئەو دووەمان هەیە BA لەگەر SO4 مامۆستا BaSO4 کەواتە ئەوە خوێیەکەمانە پێی دەرین گۆگرداتی باریۆم خوێیەکەمان ئەگەر هاوکێشەکەی هاوسەنگ کەین باریۆم یەک لێرە ژێکە گۆگردات یەک دووبارە مەرێ 4 لێرە ژێکە هایدرۆژین 2 بە 2مان هەیە کەواتە دەکات 4ەوە دووەکم لێرە دانا ئەو دووەمدانە ئۆکسزیینەکەش سێ دەکات ئۆکسزیینەکەش هاوسەنگ دەکات دەبیتە 2 گوتمان پاش نووسینی بەرهەم هاوسەنگکردن چ گرنگە دۆخەکان دۆخی وەی چییە ئەو مادەچی شلە دۆخی وەی چییە مامۆستا سۆلید لۆ سۆلید دەبەرەوەی گۆگرداتی تێدایە مامۆستا گۆگردات دەتوێتەوە بەڵێ دەتوێتەوە بەڵام ئەگەر باریۆمی لەگەر بوو ئەگەر کالیسیۆمی لەگەر بوو ئەگەر سترۆنتیۆمی لەگەر بوو ئەگەر جیوەی لەگەر بوو قڕقوشمی لەگەر بوو ناتوێتەوە کەواتە ئەو ڕێسانەی کە لە پێشەوە هەمان بوو لێرەش ئیشت پێ دەبی کەواتە ئەلێرە ئەو پرسیارە فەرقی چییە لەگە ئەو پرسیارەی لەگەر ئەوەی لێرە خوێیەکەت ئەکوا بوو لێرەش ئەکوا بوو لێرە سۆلیدا لەبەر ئەوەی سۆلیدا واتە سیرکەر نییە لێرە سیرکەر نییە ئەگە بە هەڵبژاردن لۆت هاتەوە مامۆستا ئایۆنی سیرکەر چییە لە نێوان ئاوەگیراوەی ترشی گۆگردێک لەگەر ئاوەگیراوەی هایدرۆکسیدی باریۆم بەرهەمەکەی بنووسە یەکەم شت کە بەرهەمت نووسی خوێیەکەی دیاری بکە گوتمان خوێیەکە کە دروست دەبی یان سۆلیدە یان تواوەیە ئەگەر تواوە بوو کەواتە سیرکەرت هەیە ئەگەر تواوە نەبوو کەواتە سیرکەرمان نییە بزانە لێرە خوێیەکە سۆلیدە دەنووسم چ سیرکەر نییە چونکە خوێیەکە نەتواوەیە واتە سۆلیدە کەواتە سیرکەرمان نییە ئەدی پەتی چییە هەموو هاوکێشەکە دەبیتە پەتی
یان برین ئایۆنە هاوکێشەی گشتی دەبیتە ئایۆنە هاوکێشەی پەتی بزانە لێرە لێکی جیا کردەوە دووبارە لەبەرەوەی ئەکوایە مامۆستا BA موجب 2 زائیدەن 2OH سالب لێکم جیا کردەوە ترشەکەش لێک جیا بکەوە ترشەکە گوتمان لەبەرەوەی ترشە دەنووسم H3O موجب H3O موجب دوومانەیە 2H3O موجب ئاگادار بە 2H موجب زائیدەن SO4 سالب 2 کەواتەوە دەیکەمە ئایۆنە هاوکێشەی گشتی و پێی دەرین ئایۆنە هاوکێشەی گشتی ئەکوا بوو لێکم جیا کردەوە هایدرۆکسید کەتایۆن دووبارە ئەنایۆن لەگەر هایدرۆنیۆم ئەنایۆن لەگەر هایدرۆنیۆم ئی بەرهەم ئاوەکە وەکو خۆی دەنووسینەوە H2O مادەکی شلە لێکی جیا ناکەینەوە خوێیەکە مادەکی سۆلیدا لێکی جیا ناکەمە وەکو خۆم نووسی زائیدەن چ زائیدەن SO4 ئاگادار بە لەبەرەوەی سۆلیدا ئەلێرە لەبەرەوەی ئێشەکە کردمانە هایدرۆنیۆم هایدرۆژینەکان گۆڕایە بزانە 6 بە 2 8 کەواتە لەوە یەکەکە بکەین هەشتەوە لێرە کردمە 4 دوو ئەوەندەی سەرێمدانە ئەوە پێی دەرین چێ ئایۆنە هاوکێشەی گشتی و یەکسانیشە بە ئایۆنە هاوکێشەی پەتی و یەکسانە بە ئایۆنە هاوکێشەی پەتی کەواتە ئاگادار بە لێرە لەو نمونەی ئایۆنە هاوکێشەی پەتی لەگە سەری فەرقی بوو لەبەرچێ لەبەرەوەی لێرە ئایۆنی سیرکەرمان نەبوو کەواتە هاوکێشەکە یامرین ئایۆنە هاوکێشەی گشتی هەموو دەبیتە چ دەبیتە پەتی ئەو نمونانە ئاگادار بە گرنگە دەمانگۆ ترش و تفت کالێک بکە ئاگادار بە سێشتی زۆر گرنگمان هەبوو یەکەمین شت خوێیەکە بزانە ئەو خوێی دروست دەبی ناوی چێشێوگەکەی چییە دووەمین شت ئایۆنە هاوکێشەی پەتی لەگەر ئایۆنی سیر کرد دەمانگۆ ئەگەر خوێیەکەی دروست بوو ئەکوا بوو یعنی خوێیەکە دەبیتە سیر کرد پەتیش ئەو هاوکێشەیە H2O موجب OH سالب دەبیتە 2H2O ئەو نمونە هەمان شت ترش و تفتەکەمان گۆڕی لەبەرەوەی دووبارە خوێیەکەمان ئەکوا بوو یعنی سیرکەرە ئایۆنە هاوکێشەی پەتی وەکو سەرێ دروست بوو بەڵام ئەو نمونە فەرقی هەیە ئەو نمونە فەرقی هەیە نمونەی گرنگە لەبەر ئەوەی خوێیەکەت سۆلید بوو یعنی سیرکەر نییە ئەدی پەتی چیە هاوکێشەکە یامرین ئایۆنە هاوکێشەی گشتی هەمووی دەبیتە چێ دەبیتە پەتی ئەوە بەنسبەت ئایۆنە هاوکێشەی پەتی هەروە لەگەر ئایۆنی سیرکرد با تەماشا هەندێک پرسیاری وزاری بکەین بزانین کو پرسیاری لێ هاتیتەوە لەسەر ترش و تفتەکان ئەوەندە نمونەمان وەرگرت ئێستا بۆ نمونە ئەوەمانەیە و پرسیارە دەری لەم کالێکە H2O SO4 زائیدەن NaOH کام لەمانە دەبنە ئایۆنی سیرکرد کام لەمانە دەبنە ئایۆنی سیرکرد طبعا هاوکێشبوونە لە نێوان ترش و تفتە ئاگادار بار بە خۆت بیزانە ترش و تفتە مامۆستا پێی دەرین کالێکی هاوکێشبوون دەرێ ئەگەر ئەو دووە کالێک بکاتن ئەو ترشی گۆگردێک هەروەها لەگەر هایدرۆکسیدی سۆدیۆم ئاوەگیراوەی هایدرۆکسیدی سۆدیۆم ئایۆنی سیرکرد چییە بزانە سیرکەری لۆت کرد تا هەڵبژاردن پێش ئەوی وەڵام بدەیەوە وەرە بەرهەمەکەی بنووسە دۆخەکەی دیاری بکە ئەو خوێیەکە دروست دەبیتن یان ئەکوا یان سۆلیدە ئەگەر ئەکوا بوو یعنی سیرکەرە ئەگەر سۆلید بوو یعنی سیرکەرمان نییە کەواتە چ دروست دەبیتن مامۆستا خوێیەکەمان لە نێوان سۆدیۆم لەگەر گۆگردا Na2SO4 ئەوە خوێیەکەیە لەگەر چ دروست دەبیتن لەگەر ئاو دروست دەبیت ئاو لەبەر ئەوەی سۆدیۆمی تێدای یعنی خوێیەکە چییە ئەکوایە سۆدیۆمی تێدای خوێیەکەمان دەبیتە ئەکوا لەبەر ئەوەی ئەکوایە واتە سیرکەرە یعنی Na موجب لەگەر SO4 سالب 2 دەبیتە چ دەبیتە سیرکەر کەواتە وەڵام مامۆستا دەبیتە چ لقیبی کالێکەکەمان نووسی دۆخەکەمان دیاری کرد خوێیەکەمان تواوە بوو کەواتە دەبیتە چ دەبیتە سیرکەر ئەو پرسیارە یەو ساڵە ئەو ساڵ ئیمتیحانی وزاری هاتبەوە دووبارە دەرێ ئایۆنی سیرکەر دیاری بکە لە نێوان دوو ئاوەگیراوەی هایدرۆکسیدی باریۆم لەگەر ئاوەگیراوەی ترشی گۆگردیک ئایۆنی سیرکەر چییە طبعا ئەگەر کالێکەکەی بنووسین H2SO4 زائیدەن BaOH/2 زائیدەن BaOH/2 نزیک و نزیک دووبارە مامۆستا BaSO4 زائیدەن چ زائیدەن H2O ئەوە ئاو مادەکی شلە ئەلێرە خوێیەکە کە لۆمان دروست بووە خوێیەکەمان چییە سۆلیدە خوێیەکە کە دروست بووە سۆلیدە لەبەر چ لەبەرەوەی باریۆمی لەگەرە گۆگردات ئەگەر باریۆمی لەگەر بوو کەواتە ئەو ڕێسانەی هەت بۆ ئاگادار بە پێویستیت پێ دەبیتەوە دەبی بیزانی باریۆمی لەگەرە سۆلیدە لەبەرەوەی خوێیەکە سۆلید دەرچووە کەواتە سیرکەرمان نییە وەڵامەکە دەبیتە چ دەبیتە هیچیان گوتمان ئەگەر خوێیەکەی لۆ دروست بوو تواوە بوو لە بەندی یەکەمی شەروامان دەگۆ دەمانگۆ سیرکەر چییە کاتێک مامۆستا ئەو دوو ئاوێتە کالێک دەکەن ئەو لەوێ خوێمان هەبوو ئاوێتەی ئایۆنیمان هەبوو ئەگەر خوێیەکە تواوە بوو یعنی سیرکەرە ئەگەر خوێیەکە سۆلید بوو یعنی سیرکەرمان نییە ئەلێرەش لە ترش و تەفت هەمان تێبینیمان هەیە
ئەگەر ترش و تفتەکە کالێک بکات خوێیەکە تواوە بوو سیرکەرە خوێیەکەت سۆلید بوو واتە سیرکەرمان نییە لەبەرەوە دەرێن مامۆستا سیرکەرمان نییە و پرسیارەیە ئەو ساڵایەوە گوتمانەوەش لۆ دەکاتە هەڵبژاردن دووبارە دەرێ ئەگەر ئەو ترشە کالێک بکاتن لەگەر ئەو تفتەی ئەو ترشە لەگەر ئەو تفتە کالێک بکە خوێیەکەی لۆت کردتە هەڵبژاردن ئایا خوێیەکە چییە؟ مامۆستا ئێشتوی ئۆسۆفۆر لەگەر هایدۆکسیدی کالیسیۆم هایدۆکسیدی کالیسیۆم یعنی CaOH/2 CaOH/2 ئەو دووە لەگەر یەکتر کالێک بکەن چ دروست دەبی دووبارە مامۆستا CaSO4 زائیدەن چ زائیدەن ئێشتۆ کەواتە ئەوە بۆ چ بۆ خوێیەکە خوێیەکەمان ناوی چیە مامۆستا گۆگرداتی کالیسیۆم بزانە هەندە شتی لێک نزیشکی دایتە تو گۆگردیتی کالیسیۆم گۆگردیدی کالیسیۆم پێر گۆگرداتی کالیسیۆم نەخێر مامۆستا SO4 پێی دەرێن گۆگردات CA یعنی چی یعنی کالیسیۆم ئەگە CaSO3 بە دەمانگۆ گۆگردیت ئەگە CAS بە دەمانگۆ گۆگردیت یعنی هەمووی دروست دەبی ئاگادار بە بۆ نمونە ئەگە کالێکی CaOH/2 لە نێوان ئەوە لەگەر H2SO3 بە دەبۆ CaSO3 یعنی گۆگردیتی کالیسیۆم ئاگادار بە لەوانەیە لە امتحان لۆ دێتەوە بەسەوە لۆ دەگۆڕێتن نەرەی لە امتحان هاتووە مامۆستا گۆگردات بوو ئێستا کردیتە H2SO3 یعنی دەبیتە گۆگردیت یان دەیکاتە H2S ئەویش ترشە دەبیتە گۆگردیتی چ گۆگردیتی کالیسیۆم کەواتە مامۆستا CaSO4 دروست بواتە گۆگرداتی کالیسیۆم وەکو تێبینی ئێستا پێت بنین دووبارە لێرە سیرکەر چییە؟ دووبارە خوێیەکەمان ناتوێتەوە یعنی لێرەش سیرکەر دروست نابێ ئەگە بکاتە هەڵبژاردن ئایۆنە هاوکێشەی پەتی چییە هاوکێشەکە هەمووی دەبیتە چ دەبیتە پەتی ئەو پرسیاری بنەوە پرسیارێکی گرنگە بزانە هاوکێشەکەی دایتە تو دەرێ ئەم کالێکە ئایۆنە هاوکێشەی پەتی چییە؟ مامۆستا بە تێبینی وەرمانگرتێ ئێشتی ئۆموزە ئۆش سالب دوو ئێشتەوە دەبیتە ئایۆنە هاوکێشەی پەتی ئایۆنە هاوکێشەی پەتی چ ترش و تفت بەس ئاگادار بە هەموو ترش و تفتەک نا ئەو ترش و تفتانەی کە خوێیەکەیان چی لێ دێت تواوە دەبیتن کەواتە ئەوە پەتیە ئایۆنە هاوکێشەی پەتیە لۆ کالێکی چێ مامۆستا ترش و تفت بەس بە مەرجێک کە خوێیەکە دروست دەبیت چ بیتن خوێیەکە تواوە بیتن چونکە گوتمان ئەگەر خوێیەکە سۆڵید بی وەکو سەرێ وەکو نمونانە هاوکێشەکە هەمووی دەبیتە پەتی ئەوە هەو نەبوو لۆ لەبەرەوەی ترش و تفت نییە AgNO3 لەگەر NaCl دوو ئاوێتەی ئایۆنی دایتە تو ئەوە هەو نییە لەبەرەوەی ترش لەگە چییە ئەوە دوای دێنە سەرێ مامۆستا کانزایە ئەوە هەو نییە ئەوە گازی دوانۆکسیدی کاربۆن لەگەر چیە لەگەر ئاو کەواتە مامۆستا وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقیسی وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقیسی ئەو ترش و تفتە کالێک بکە ئایۆنە هاوکێشەی پەتی دەبیتە ئەوە لەبەر چ دەبیتە ئەوە لەبەرەوەی مامۆستا لێرە کە کالێک دەکاتن بزانە چمالۆ دروست دەبی NaNO3 لەگەر چ لەگەر ئاو خوێیەکەمان چییە ئەکوایە تواوەیە لەبەرەوەی خوێیەکە تواوە یعنی دەبیتە سیرکەر کەواتە پەتی دەبیتە چ دەبیتە ئەو هاوکێشە ئاگادار بە بیزانە نەوەک ئەلێرە ئاگادار بە ئەوە دۆدابنی بۆ نمونە پێت بێ H2SO4 زائیدەن CaOH/2 بزانە ئەوە ترش و تفت ئەلێرە ئەوەش ترش و تفت بەس ئەوە دەبیتە پەتی چ لۆ ئێرە لەبەرەوەی ئەو خوێی کە لێرە دروست دەبیتن خوێیەکەمان سۆلیدە کەواتە کە دەرێن ئەوە ئایۆنە هاوکێشەی پەتیە لۆ ترش و تفتەکان دەبی ئەو مەرجەیەش برین ئەو خوێی کە دروست دەبی دەبی چ بیتن دەبی تواوە بی ئاگادار بە گرنگە بیزانە پرسیارێکی گرنگە ئەوە لە امتحانی وزاریایەوە پرسیارێکی باشە ئەو پرسیارەمان هەیە دەرێت دوو مادە پەیدا بووەکەی هاوکێشکردنی KOH HCl ئەمانن دەمانگۆ دایمان کە ترش و تفت کالێک دەکات دروست دەبی دوو مادە ئەگەر کاربۆناتی لەگەر بیتن مادەی سێمیش دروست دەبی کە گازی دوانۆکسیدی کاربۆنە ئەگەر نا دوو مادە دروست دەبی خوێ لەگەر ئاو کە کالێک دەکاتن ئەو دووە خوێیەکەمان چییە ئەوە ئاو H2O'ە خوێیەکەمان دەبیتە چ مامۆستا نزیک و نزیک یەک دەگرن مامۆستا KCl ئەوە خوێیەکە لەگەر چ دوور و دوور یەک دەگرن H2O کەواتە مامۆستا KCl لەگەر H2O دروست دەبیتن وەڵامی ڕاست دەبیتە چ دەبیتە لقی جیم ئەوەش بە شێوەی هەڵبژاردن یعنی بەرهەمەکەی کردە هەڵبژاردن ئێستا دەچینە سەر شێوەی تر پرسیارمان هەیە پێچوانەی ئەو پرسیارانە ئەو جارە چ دەکاتن خوێیەکەت دەداتێ دەری بیگەڕێنەوە سە ترش و تفتەکە اینجا ئایۆنە هاوکێشەی پەتی هەروەها ئایۆنە هاوکێشەی گشتی بنووسە ئەو پرسیارانەمان هەیە ئەوش پرسیاری کتابەتە پرسیاری 35 تێبینیەکمان نووسێ دەرین ئەگەر لە پرسیار خوێ درابوو ئەگەر لە پرسیار خوێمانە بوو طبعاً کە دەرین خوێ واتە چ واتە ترش و تفتەکە ئەوە دەیگەڕێینەوە سەر چ ترش و تفتەکە خوێمان هەیە خوێیەکەی دایتەمە دەرێت چ
ترش و تفتەکە دیاری بکە ئەو جا ئایۆنە هاوکێشەی پەتی لەگەر ئایۆنە هاوکێشەی گشتی بنووسە. ئێستا بۆ نمونە RBClO4 گوتمان ئەوە خوێیە، خوێ بە زۆریەوە ڕێگەکی ئاسانە لەوەی بیناسیەوە کە تایۆن تفت لەگەر ئەنایۆن یعنی سالب ئیچە ترش کەواتە بە زۆری خوێیەکان وانە کە تایۆن لە لای چەپ ئەنایۆن لە لای ڕاست دەمانگۆ بۆ نمونە سرکات دەمی سرکات عکس دەبیتەوە کە دەرێن تفتە یعنی OHی لە تەنیشتی دابنێ RBOH کەواتەوە کردەوە تفتەکە هایدرۆکسیدی ڕۆبیدیۆم کە دەرێن ترش ئێچی لە تەنیش دابنێ HClO4 ترشی پێرکلۆریک کەواتەوە هینامانەوە سە ترش و تفتەکە دیاریمان کرد کەواتە لەسەرێ ترش و تفتەکەی دابوومە دەیگۆ خوێیەکە چییە؟ ئەلێرە خوێیەکەی دایتەمە دەرێ بهینەوە سە ترش و تفتەکە گرنگە دواش دووبارە دەیخینیەوە لە بەندی شەشەم بە فراوانی خوێیەکان دەخینەوە بەس لێرەش بیزانە. ئەگەر طبعاً کالێکەکەی بنووسین زائیدەن یەکتری بکەین دووبارە چ دروست دەبی لە بەرهەم طبعاً ئەو خوێ دروست دەبی RBClO4 زائیدەن H2O خوێیەکە دووبارە کلۆراتە یان بدەین پێر کلۆراتە یعنی ئەکوایە دەتوێتەوە کە دەتوێتەوە یعنی سیرکەرە کەواتە لێرە دەرین RB موجب ClO4 سیرکەرە یعنی ئێستا وەکو پرسیارەکانی پێشەوەی لات بەس گرنگەکە لێرە ئەو خوێیەکەمان دیاری کرد عفو ترش و تفتەکەمان دیاری کرد خوێیەکەمان گەڕاندەوە سەر ترش و تفتەکەی لەبەر ئەوەی سیرکەرتە یعنی پەتی دەبیتە ئەوە H3O موجب زائیدەن OH سالب دەبیتە چ دەبیتە 2H2O کەواتە مامۆستا ترش و تفتەکەم دیاری کرد خوێیەکەم تواو بوو یعنی سیرکەرە هەروەها ئایۆنە هاوکێشەی پەتیش وەکو تازە بە تێبینی گوتمان دەبیتە ئەو هاوکێشەیە کە هایتمان ئەلێرە ئەو نمونەیە دووبارە مامۆستا ئەوە تفتەکەیە ئەوە مامۆستا ترشەکەیە کە دەرێن تفت یعنی OHی لەگەدانێ مامۆستا BaOH/2 لەبەرەوەی باڕیۆ موجب دووە نەرێ BaOH/2 ئەوە ترشەکەیە دووبارە ئەوە سالب دووە بزانەوە موجب دووە ئەوەش سالب دووە کەواتە نارێم HSO4 دەرێم H2SO4 ئەوە هینامەوە سەر ترش و تفتەکە ئەگەر کالێک بکەن لە بەرهەم چ دروست دەبیتن ئەو بەرهەمەکەی لە بنەوە دەنووسم ئەو خوێی سەرێ دروست دەبی BaSO4 زائیدەن چ زائیدەن H2O خوێیەکەت ئەلێرەوە گرنگە سۆلیدە کە سۆلیدە واتە سیرکەر نییە ئەوە لۆت نانووسم هاوکێشەکە هەمووی دەبیتە پەتی لە سەرێ نووسیمان بەس ئەوانە دەکەیت چ دەکەیت شێوەی ئایۆن کەواتە ئەوە فەرقی چ بوو لەگەرەوەی ئەوە گرنگە ئەو خوێی کە دروست دەبیتن مامۆستا سۆلیدە لەبەرەوەی سۆلیدە یعنی سیرکەرمان نییە ئەدی پەتی چییە مامۆستا هاوکێشەکە یان ئایۆنە هاوکێشەی گشتی دەبیتە چ دەبیتە پەتی ئەوە بە هەمان شێوە دووبارە هەیتمان ئەو خوێش مامۆستا ئەوە تفتەکەیە مامۆستا ئەوە ترشەکەیە کە دەرێن تفت یعنی OHی لەگەدانێ مامۆستا CaOH/2 کە دەرێن ترش یعنی Hی لەگەدانێ HCl کەواتە ئەو خوێیە لە ترشی هایدرۆکلۆریک لەگەر هایدرۆکسیدی کالسیۆم بە خۆت تەواوی بکە طبعاً خوێیەکە تواوە یعنی سیرکەرە پەتیش دەبیتە ئەوە بە هەمان شێوە مامۆستا ئەوە تفتەکەیە مامۆستا ئەوە ترشەکەیە دووبارە مامۆستا لە KOH دروست بووە لەگەر H2SO4 ئەوە گەڕانتەوە سەر ترش و تفتەکە کە هەمان بوو بەس ئەو نمونە لێرە نەمنووسیاگە لێرە ئیشارەتێک پێ بدەین CH3COO بۆ نمونە NA ئەلێرە عکس بوویتەوە ترشەکە چوویتە لای چەپ تفتەکە هاتیتە چ لای ڕاست لە سرکات یان برین لە فۆرمات دوایە سرکات فۆرمات یعنی ترشەکەمان چییە مامۆستا ترشی سرکیک CH3COOH تفتەکەمان چیە NaOH کەواتە ئەوە وەکو برین وەکو شاس یان فەرقی هەیە لەگەروانە هەمووی لای چەپ تفتەکە لای ڕاست ترشەکە لای چەپ تفتەکە لای ڕاست ترشەکە بەڵام ئەلێرە ترشەکە کەتیتە لای چەپ تفتەکە کەیتە چێندەر کەتیتە لای ڕاست ئەوە بە نسبەت کالێکەکانی هاوکێشبوون لە نێوان ترش و تفت بابەتە چگچکەمان مای ئینشاءڵڵا دەرسی دابێ بەوەری دەگەین ئەویش کالێک لە نێوان ترش لەگەر کانزاکانە بە هیوای سوودوەرگرتن.